مال المخرج وديب عمري أخو ما هو النجاح. ئەزانم وەکەتەیە و کەسی بعمرێ خۆوە نەدیا. شێخانیەتە دیدەوانە کە vێجارێ قەت نەوەکە هەر جارێ دیا. دەتخۆست بێژی چ بوویە لێ ڕۆندکا ڕێ نەداتە و خناقاتە تژی گریا. ئەگەر مرۆڤایەتی پەیدا بوو بە ڕۆندکێتە نەت ئەرزان بوون لێ چ بکەم بوویە دەم دەما گدیا. ئەزانم پەیواتەیە سێوی لە دیکۆمینتێ دژمنادا نابیە چیرۆکەکە ساغ و هەیی. گریێتە وجدانێ کەسی نایشینێ نەت بێتە داغ نەژی دبیەکەی. ئاخاتە ڕەجووپی هەی ها ئەو ئاخە بخۆزیکێت بیژیە مەی مام. تێ چ بێژی ماڵ خەرابۆ ڕۆژپەرەساتە چوو لە شنگالێ فەرمان ڕابوو. ئەو پێک بە ژیانە تەتگۆت لە ناو لنگادە وندا بوو. چەپەلێن چۆلا ئەم خاپاندن پشتی جیناردیا چەند ساڵە بوونە گور و ئەم شێلاندن. بەخت و وجدان سۆز و پەیمان هەلوەشاندن. ئەم چ بکن لە وڵاتێ زالمە بەهای مرۆڤانینە. ئەف هەزار و هەنەک ساڵن مەژبەر vê ئێشێ نالینە. گازنێتمە ناینە بihîstin guhê dinyayê girtîne. هەر ئەم ئەون çeqê wêdara sêwîne zûya dereng taliya me mirin û neman û birîne. ئەزانم مام ئەزانم نەشخوا ئەو ڕۆندک تەڕشتن. نەل سەر ملک و ماڵێتە بوون چما تەلشون خۆڤەهشتن. نەژبەر تووتنا کەرسێ بوون کە ئاوا پیرەخایێ نەگەهشتێ و دکلی زوابوون و قەلشتن. ڕۆندکێتە سەر بشکۆژێن چاوگرتی بوون چاوا بهیڤا قورافتن جنین و کوشتن. سەرملەتەکی بارکەتی بوون چاوال هەمیدەم و گاوا بندەستن بێپشتن. ئەزانم مام گریێتە کەلا دلێتە دەرناینێ بەرێ بنیا تا هەبوونا مەداناینێ. ئیرۆ دینداری فەرترەش مرۆڤانیێ پرانی پێسترەش مێرانیێ مام. ئەم چ بکن هەردەمەکێ ئەڤۆڵات المەدبیە کێستەک. ناف کۆلان و باژێڕێنوی متبنە ڕەبەن و خۆستەک. هاویری ما لە مەتبنە هەزر و بیرەک دل و دەستەک. هەردەمەکێ خەلیفە و تەکبیرێن ئەڵا مەتبنە تانک تۆپ و گوڵا. بیژێن وڵاتاتێن و سەرسەرێما خۆتکنە شێخ سۆفی و مەڵا. مەتکوژن مەتگرن مەتفرۆشن مەتکردن. مەرەماوان تنێ ئۆلا مەتێک بدن لێ نزانن کە ئەممان و کە ئەمرن. ئەvê ئۆلێ قەت و قەت ئەم ناگوهەرن قەت و قەت ئەم ناگوهەرن.